کاتا کە منداڵەکەم هاتە دنیا هیچ کێشەیەکی نەبوو. دواتر لە برسان مرد. بەیانی زوو بوو بردم بۆ نەخۆشخانە تا ئێوارە نەیتوانی بەرگە بگرێت. لە سەرەتای داگیرکردنی مووسڵ لەلایەن چەکدارانی داعشەوە خەڵکێکی زۆر توانیان لە شارەکەدا ڕابکەن و خۆیان ڕزگار کرد، بەڵام ئەم بەشەی تری خەڵکی مووسڵ کە نەیانتوانی لە شارەکە هەڵبێن و ڕزگاریان بێت، ئەوە بە ناچاری لە ژێر هەوری ڕەشی دەسەڵاتی چەکدارانی داعش ژیانیان گوزەران. ئەم خەڵکی کە لە شارەکەدا مابوونەوە بە ناچاری کەوتوبوونە ژێر دەسەڵات و کاریگەری بڕیار و یاساکانی خەلافەتی ترس و تۆقاننەوە. هەر بۆیە بۆ ماوەی نزیکەی 3 ساڵ خەڵکی مووسڵ ئەو ناوچانەی داعش داگیری کردوون لە ڕەوشەشی تراژیدی و مەیدانی ڕاستەوخۆی جەنگدا ژیانیان بەسەر بردووە. دوا بە دوای ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان توانی پێشی تەواوی پێشڕەویەکانی داعش بگرێت و لە ساڵی 2016 وەک تاکە هێزی زەمینی توانی تەواوی چەپەر و سەنگەرەکانی داعش تێک بشکێنێت و دیواری دەرزۆکی داعش کە بۆ ماوەی 2 ساڵ ئامادەکاری بۆ کردبوو تێکشکێندرا. لە پاش شکاندنی هێڵی بەرگری داعش لەلایەن پێشمەرگەوە هێزەکانی عێراق پێشڕەویەکانیان دەست پێ کرد و بەرەو ناوەندی شارەکە جوڵەیان کرد. لەم شارەدا سەدان هەزار هاوڵاتی سیڤیل ڕاستەوخۆ و ماڵ و گەڕەکەکانیان بوو بە مەیدانێکی سەختی جەنگ و ڕۆژانە بە هەزاران خەڵک لە مووسڵە و ئاوارە و دەربەدەر دەبوون. لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ چیرۆکی گەنجێک دەژێڕینەوە کە لە کاتی هەوڵدان بۆ ڕزگارکردنی خۆیان تەواوی ئەندامانی خێزانەکەی بە بۆمبە چێندراوەکانی داعش دەکوژرێن و لە ئێستادا خالید بە تەنها و بێکەس لەگەڵ چەند گەنجێکی تر لە بەشی سەڵتەکانی کەمپی خازر ژیان بەسەر دەبات. أول ما طبقوا داعش أول ما طبقوا كانوا ما يحاجونها. جات الناس لە سەرەتای هاتنی داعش بە مووسڵ قسە و لێ پێچینەوەیان لەگەڵ کەس نەدەکرد. خەڵکانێکیش هەبوون کە دڵخۆش بوون بە هاتنیان و کەیفیان پێداهات. دواتر دەستیان بە لێ پێچینەوە کرد لەگەڵ خەڵکی و ئەو کەسانەی کە پێشتریش پۆلیس ببوون دایان بردن و دایان کوشتن. ئەو کات جگەرە چێشان قەدەغە نەبوو، مەرجی دانانی ڕیش و چاکردنی سەر و پرز نەبوو. دواتر سەبر کۆنتڕۆلی ڕۆژەکەیان کرد و لێ پێچینەوەیان لەگەڵ خەڵکی دەکرد. نابێت ڕژ بتراشێت و پانتۆڵ و جلوبەرگ دەبێت بە گوێرەی دەستوری ئەوان بێت. جگەرە چێشان قەدەغە کرا، هەموو کەسێک دەبێت بچێتە مزگەوت، هەر کەسێک بێت دەبێت نوێش بکە. ئەگەر نوێژ نەکەن ئەوە جەڵدە لێ دەدرا و بەند دەکرا. من پێشتر کاری دارتاشیم دەکرد، دواتر کە ئەوان هاتن من کاری فرۆشتنی ماتۆسکیلم دەکرد و ماتۆسکیلی کۆنم دەکڕی و نۆژەنم دەکرد و دەمفرۆشتەوە. دواتر کاری فرۆشتنی جگەرم دەکرد، واتە من کارتۆنێکی دەپاکەتیم دەکڕی و بە 25 تا 30,000 دواتریش دەمفرۆشتەوە بە نرخێکی گرانتر بێگومان. ڕۆژێک هاتن پرسیاریان لێم کرد کە ئایا من جگەرە دەفرۆشم؟ منیش گوتم نەخێر، ئەگەر بیان زانی بە من جگەرە دەفرۆشم ئەوە لیان دەدام و دایان گرتم. ئەو کادە لێیان دام و گرتمیان، گوتیان بۆچی جگەرە دەفرۆشی؟ منیش گوتم لەبەر ئەوەی بژێوی ژیانی پێدابین دەکەم، پارەمان نییە. گوتیان وەرە ڕیزی ئێمە و باشترە لە جگەرە چێشان. منیش گوتم ناوێرم، من لە فڕۆکە بەردومانەکان دەترسێم. دواتر ڕەوشەکە زۆر ناخۆش بوو، گرانی زۆر بوو. لەگەڵ خێزانەکەمان بڕیارماندا هەڵبێن و ئەو کات ئۆپەراسیۆنی ئازادکردنەوەی مووسڵ دەستی پێکردەبوو، بڕیارماندا هەڵبێن لە مەیدان هیزان. هەندێک خەڵک لە گەڕەکەکەمان لە پێشی ئێمە دەرچوون بە ڕێگای
گەڕەکی شوهەداوە سوپا لە گەڕەکی مەمون بوون ئێمە ڕۆژی دواتر لەگەڵ خێزانەکەم و چەند خێزانێکی دیکە بە هەمان ڕێگە هەڵی خۆڕزگارکردنماندا بە شەو دەردەچین و گەیشتین بە دەواازەی گەڕەکەکەمان داعشەکان پێشتر بۆمبیان لە ڕێگاکە چاندبوو من لە پێش خێزانەکەمەوە دەرچوو من ڕێگەم نیشان دەدا من پەڕیمەوە لە پێشیانەوە و شوێنێک بوو وەکو چەپەرێک داعشەکان هەستیان پێدەکردین دەستدرێژی گولیان کردە سەر خێزانەکەمان و خەڵکەکەی دیکە ئەوانیش چون بۆ سەر بۆمبەکان و بۆمیان پێتەقیەوە منیش نەمدەزانین چی بکەم کەم ئاگرە بەهێزەی تەقینەوەکەم لە دواوە بوو من کەوتم بە ئەرزەکە و قاتشم بریندار بوو ئێستاش لە کاتێک کە زۆر لەسەری بڕۆم ئەوە ئازاری زۆرم دەدات بە هەر شێوازێک بوو خۆم گەیاند بە سوپا ئەوان لە دەرەوە بینوبیان کە من هیچ چەکێکم پێنیە و زانیبیان هاوڵاتیم گوتیان ئەوانە چیە بوون لە دواتەوە منیش گوتم خێزانەکەم و خەڵکی دیکە بوون گوتیان بەداخەوە زیاتر لە نیوەیان مردوون بەم تەقینەوەیە دواتر منیان گواستەوە بۆ کەمپی حەمام عەلی و دواتر من هاتم بۆ ئێرە بۆ کەمپی خازر لێرەدا مامەڵەکردنیان لەگەڵ ئێمە زۆر باشە و زۆر باشتر لەوان ئەوە کیسە باغڵی باوکمە ئەوە شوێنی پارتی بۆمبەکیە ئەوە وێنەی منە کە باوکەم لە لای خۆی هەڵی گرتبوو تەنیا وێنەکەی منی تێدامایە داعشەکان هەموو شتێکیان دەرهێناوە لێ خەڵک بە شوێنەکەدا هەڵیان گرتبوو و بۆیان هێنامەوە ئەوە شوێنی خوێنە من ڕۆژانە بیریان دەکەم و ئارەزوی بینیان دەکەم پێش ئەوەی مۆبایلەکەم لێ بدرێت هەر بێتاقەت بوومایە سەیری مۆبایلەکەم دەکرد و وێنەکانیانم دەکردەوە وام هەز دەکرد کە لە نامن دوای یادگاری کە هەم بوون لە مۆبایلەکەمدا وێنەکانیان بوو لە دوای دزرانی مۆبایلەکەم ئێستاش ئەویشم نەماوە من زۆرترین جار لە شەواندا کە دەبینم هەر من تەنیا مامۆتەوە و ئەوە زۆر هەست بە بۆشاییەکی گەورە دەکەم و خەمدام دەگرێت من تەنانەت لە جەژندا دەرنەچووم و جەژنانم لە کەس نەکرد من هەموو کاتێک بیری دایکم دەکەم زۆر جار هاوڕێکانم لە خێمە دەنێرمە دەرەوە دەمەوێت بە تەنیا بمێنەوە من زۆر بیریان دەکەم ڕێکخراوەکان سەردانیان کردوم و کە گوایە من تووشی داڕمانی سایکۆلۆژی بوومەتەوە زۆر جار ناتوانم هەناسە هەڵمژم ڕەوشەکە زیاتر تێک دەچێت زۆر جار لە ژیانم بێزار دەبم من دەمەوێت ئەوە بڵێم کە ژیان بە تەنیایی زۆر قورسە هەموو شتێک قەرەبوو بێتەوە خێزانەکەم قەرەبوو نابنەوە تۆڵی خۆم لەو کەسانە دەکەمەوە کە ئاوارەیان بەسەرهێنام من ئەوم لەبیر ناچێت و داعشەکان ئێمەیان پارچە کرد وێرانیان کردین بە هەموو خەڵکێک دەڵێم هەر کەسێک دەناسنەوە کە داعش بووە ئەوە هەواڵیان لەسەر بدەن و نیان شارنەوە من بڕیارم داوە جارێکی دیکە نەگەڕێمەوە ماڵەکەمان چونکە لە ماڵەوە زۆر بیرەوەریم لەگەڵ خێزانەکەم هەیە ئەگەر بچم ئەوە هەموو شتێک دێنەوەی خەیاڵم و بێتاقەت دەبم پێ من دەمەوێت بچم بۆ شوێنێکی دیکە و پشت بە خۆم ببەستم خۆم بژێنم چونکە من کەسم نەماوە کە هاوکاری بکات
منداڵەکەم هاتە دنیا هیچ کێشەیەکی نەبوو. دواتر لەبەرسان مرد. بەیانی زوو بوو بردم بۆ نەخۆشخانە تا ئێوارە نەیتوانی بەرگە بگرێت. خەڵکێکی زۆر لەبەرەی ڕۆژئاوای مووسڵ بۆ ماوەی زیاتر لە 4 مانگ لە گەمارۆدا بوون و بەبێ ئەوەی هیچ هاوکاریەکی مرۆیان پێبگات لە ڕەوشێکی زۆر خراپدا ژیانیان بەسەر بردووە. محەممەد کە وەک خۆی باسی لێوە دەکات لەگەڵ خێزان و منداڵەکانی بۆ ماوەی 4 مانگ لە ڕەوشێکی کارەسەتاویدا ژیانیان گوزاراندووە. نەبوونی خواردن و خواردنەوە لە کاتی گەمارۆدا لە پەلوپۆیان دەخات. لە گەرمەی نەهامەتی و بەڵای داعشدا منداڵێکیان بەرهاوەند دەکەوێت و منداڵێکی دیکەشیان لە برسان گیان لەدەستدات. لەسەر زاری خۆیەوە باسی ئەم ساتانە دەکات کە ژیانیان لە ڕەوشێکی خراپدا بوو برسێتی بڕستی لێبڕیون. خۆی کاتێک سوپاک شایەوە و داعش هاتە ناو شاری مووسڵ حاڵەتێکی زۆر ترسناک بوو. خەڵکمان دەبینی بەرەو باکوور و ڕۆژهەڵاتی مووسڵ هەڵدەهاتن، دەترسان نیان دەزانی وەزعەکە چۆنە. دەزانی بارودۆخی مووسڵ پێش ئەوەی داعش بێت کوشتن و تیرۆر و وێرانکردن بوو. اینجا داعش هات و کۆنتڕۆڵی دەستگا حکومەکان و دەستگاکانی شاریان کرد و دەستیان بەسەر هەموو شتێکدا کرد. نەهامەتیەکانی خەڵک دەستی پێکرد کە موچەی خەڵک بڕا. سەرەتا لە 4-5 مانگی سەرەتادا موچە درا، دوای ئەوە بڕا و هەژاری و نەهامەتی خەڵک دەستی پێکرد. منیش لەوان بوو. دۆخێکی کارە ساتاوی و گرانی بوو. داعش ئیتر دەستی پێکرد، غەدری لە هاوڵاتیان دەکرد. ئیتر لە کابرای سەوزە فرۆشی دەدا، کەرسەکانی لێدەستان لە فرۆشیارەکانی دەدا و شتی دەبرد و پارە و داهاتی هەموو بۆ خۆی برد و بێسەروبەری بوو. داعش دەستی بەسەر بانک و داهاتەکاندا گرتە بوو. هەموو شتێک لە دەستی خۆیدا بوو. ئیتر دۆخەکە بەرەو خراپی دەچوو، دەردەسەری منیش دەستی پێکرد. من خۆم وەستای کاشیم، بەڵام ئیشی بیناکردن نەما و منیش هەر ڕۆژێ ئیشێکم ئەکرد. ڕۆژێک سەوزەم دەفرۆشت، ڕۆژێک ئیشێکی تر. بارودۆخم زۆر قورس بوو. بە کورتی بۆتە ئەمباز دەکەم. یەکەم ساڵ هەندێک ئیش هەبوو، دوای ئەوە ئیتر هیچ ئیش نەما، بەتایبەتی 2 ساڵی دوایی. ئیتر بە کوولە مەرگی ژیاین. ئێستا کەسێک پارەی هەبێت دەتوانێت خۆی بەڕێوە ببات. ئەوەی نییە گرانیە و نەهامەتیە. ئەوەی نیەتی گرانیە و نەهامەتیە بۆی. اینجا پرۆسە دەستی پێکرد لە لای چەپ. ئێمە لە گەڕەکی حەیعەدەم بووین، کرێچی بووین، شەڕ نزیک کەوتەوە لە ئێمە. داعش هاتن وتیان دەبێت ماڵەکانتان چۆڵ بکەن، چونکە لە خەتی پێشەوەن. وتمان بچینە کوێ ڕووبکەینە کوێ. وتیان یان چۆڵی دەکەن یان خانۆکە بەسەرتاندا دەتەقێنینەوە. ئیتر ئێمە زۆر بووین. چۆڵمان کرد و چووینە بەری ڕاست کە زێدی خۆمان لەوێ بوو. چوینە ناوچەیەک تر، خاڵوانمان و خزمەکانمان لەوێ بوون و خانومان لە مانگی 11ەوە بەکرێگرت. من باسی ئەو کاتت بۆ دەکەم کە لای چەپ 2 مانگونی بوو ئازاد ببوو. لا ئێمە هێشتا واتە لای ڕاست هیچ ڕووی نەدابوو. ژیان دەڕۆیشت بە ئاسایی، بەڵام دۆخەکە گران ببوو. لای چەپ تەواو بوو، بەری ڕاستیش دەستی پێکرد. ئیتر مەرگە سات دەستی پێکرد. نازانم چۆن وەسفی بکەم. ئیش نەبوو، گرانیەکی زۆر بوو. پرۆسەکە دەستی پێکرد و فڕۆکە داهاتن و دۆخەکە گرانتر دەبوو. هاوەن و وێرانکاری و بە بەرچاومانەوە لاشەی هاوڵاتیان فڕێدەدرا. من ژنێکم هەبوو، کوڕێکم لێی هەبوو، تەمەنی 6 ساڵان بوو. کوڕەکەم کوژرا و ئەمە ژنی دووەممە. ژنەکەشم مرد. کچێکیشم بوو، دوای 40 شەو لە وشکایی و بێئاوی و بێنانی ئەویش مرد. وێنەکەیم گرتووە بە مۆبایل. باوکم و دایکمم بەجێهێشت و چوون بەرەو سوپا و دایکم و باوکم وتیان حەقت بەسەر ئێمەوە نەبێت و بچۆ. وتم بەشک و زووتر تەواو بێت و پرۆسەکە و ئازاد ببین. خەڵک دەکوژران، داعش خۆیان لە ناو ماڵاندا حەشار دەدا و شەڕیان لە ماڵاندا دەکرد و فڕۆکە و جەنگ و لاشە بە بەرچاومانەوە بوو. تۆ دەزانی ئەوەی دەیەوێت لە داعش بدات و هاوڵاتی سفیل دەکوژرا. کارەسات بوو. ئەو ماوەی دوایی ئیتر ئاوی بیرمان دەخواردەوە و گەنمان دەکوتی و وەک ساوەر دەمان خوارد. بردومان ئەوەندە بەردەوام بوو ئیتر دڵمان بەبەریەوە نەما، ماندوو ببووین. ئیتر بێباک بووین و دەچوینە دەرەوە و هەر کەسە ڕۆژێکی هەیە بۆ مردن.
ئیتر نەمان دەتوانی ئەوە ژیانە پێویستمان بەسەر ئەو هەبوو ئیتر کوڕەکەم پارچە هاوەنێکی بەرکەوت و کوژرا و لە مزگەوتێکی نزیک ناشتمان مامم لەو کاتەدا مرد کوڕی خاڵم بە هاوەن مرد کوڕی مام و کوڕی خاڵم مردوون منداڵ بوون کارەسات بوو خێزانی محەممەد لە دەستدانی گۆرپە چوارمانگەکەی دەجێڕێتەوە و دەڵێت ئەگەر ئێمە بچووبین بۆ ڕێزی سەکدارانی داعش ئەوە ئاسوقەیان پێدەداین بەڵام برسێتیمان هەڵبژارد و لە برسێتیدا منداڵەکەم مرد. أول ما جبت بنتي يعني ما كان بيشي بعدين يعني ماتت من الجوع. من لە سەرەتا کە منداڵەکەم هاتە دنیا هیچ کێشەیەکی نەبوو دواتر لە برسان مرد بەیانی زوو بوو بردم بۆ نەخۆشخانە تا ئێوارە نەیتوانی بەرگە بگرێت من وتم کچەکەم هیچی بەسەر نایە بە پەرستیارەکەم وت کە بزانێت ڕەوشی چۆنە ئەویش لەژێر قاچەکانیدا کەچی هیچ نەگریە دەنگیشی لێوە نەدەهات دواتر دکتۆرێک هات هەناسەی دەستکردی بۆ کردو هەوڵیدا کە ڕەوشی باشتر بێت بەڵام پێڕاگەیاندم کە کچەکەت مردووە سۆر گریە بەڵام هیچ شتێکیش نەدەکرا ئەگەر کەسێک قسەی لەسەر داعش بکردایە هەر چەمەنێک بوو بە ئەوە دەیان کوشت هیچ شتێکمان پێ نەدەکرا ئێمە ئەگەر یەکێک بیگوتایە یان هەوڵی بدایە خۆی بگەێنێتە سوپا و خۆشەویستی بۆ سوپا هەبوایە ئەوە دەیانگوت تۆ بێدینیت بۆیە دەتەوێت بچیتە لای بێدینەکان داویست لەژێر دەستیان بمێنینەوە هیچ شتێکمان پێ نەدەن نەخواردنەوە خەڵک لە برسان دەمرد بەڵام پێیان ئاسایی بوو ئەوان تەنانەت پیاوەکەم چوو بۆ لایەن وتی منداڵەکەم لە برسا خەریکە ئەمرێ خواردنمان پێ بدەن وتیان بچۆ بە شەخۆراک وەرگرە ئەویش وتبووی دەبێت پشتگیریم پێبێت ئانیش وتبوویان لەبەر ئەوەی لەگەڵ ئێمەنیت خواردن نییە ئەگەر بیتە ڕیزەکانمانەوە خواردنت پێدەدەین هەگەر نەشیت ئەوە پێت نادەین بۆ بەردەوامی ژیانی خۆمان دەبووە بچینە ڕیزەکانیان بەڵام نەچوین و ڕازی نەبووین بە چوونە ڕیزی ئەوان هەموو چرکەیەک دەیان گوت ئێستا دەمرین و هەر چاوەڕی سوپا بووین و خەڵک هەبوو ڕایان دەکردە نزیک و لە گەڕەکی زەنجیلەوە و لە خانوویەکە و بۆ خانوویەکی تر ڕامان دەکرد دیوارەکان لەسەر یەکتر کرابوون و خەڵک لەو خانووە بەرەو سوپا هەڵدەهاتن و بۆ من گران بوو بەرەو لای سوپا بچم وتم بۆچی بچم و لە مردن ڕاکەم دڵم پێوە نەما بوو من دوو مناڵم مردبوون و ئیتر هیچ گرنگ نەبوو بەلام و دڵم لای دایکم بوو ئیتر دوو سێ ڕۆژ گەڕامەوە و ڕۆشتم بەرەو فاڕوق بۆ ئەوەی دایکم و باوکم ببینم ئیتر بردومانێکی زۆر کرا و پیان وتین هەژنۆ کەس مردون و پیان وتین دایک و باوکت لە ژێر خان و ڕووخاوەکاندایە دوای چەند ڕۆژێک زانیم کەوانیش مردوون بەڵام کەس نەیدەتوانیت لە ژێر وێرانەکاندا دەریان بێنێت ئیتر گەڕامەوە بۆ شوێنی خۆم و وتم بەڵکو سوپا نزیک بکەوێتەوە و نزیک بکەومەوە لێیان دوو پوریشم لەگەڵ منداڵەکانیان واتە نزیکەی 13 نەفەر لە ناوچەی ساعی قەدیم ئەوانیش مردن خزمەکانم پیان وتم کە لە بردومانەکە مردوون ئەوەی ڕای کردبوو بۆ لای سوپا داعش لیان دەدا ڕەمیان دەکرد و دایان کوشت ئەوەی داعش نەیتوانی بابی کوژێ دەپەڕیەوە لە نێواندا 100 مەتر هەبوو نێوان ژیان و مردن بوو عەقڵ ناتوانێ ئەمە وێنا بکات کارەساتە بە عەرەبانە لاشەی هاوڵاتیانیان دەهێنا بریمپێچێک کاری چارەسەری خێرای دەکرد لە کۆتاییدا ئەوەندەی خەڵک لێ کۆبووە نیشانیان لێگرتەوە کوشتیان بە رادیۆش ئاگاداریان دەدا لەبارەی کۆبوونەوەی ئەو شوێنەی کۆبوونەوەی لێبوو بردمانیان دەکرد دەزانیت کۆڵانەکان کۆن و تەسک بوون ئێستا هاتووینەتە کەمپ و لەخوا بەزیاد بێت سوپاس بۆخوا هەر زەحمەت هەیە بەڵام هیچ بەراورد ناکرێت بەو نەهامەتی بینیمان ئێمە لە مەرگ ڕزگار بووین من و کوڕەکەم لە ماوەی 4 مانگ 10 کیلۆ کەمی کرد من هەر وێران ببووم ئێستا تۆزێک باشترم مرۆڤ قەرەبوو نابێتەوە خوددا دلۆڤانی لەگەڵ مرۆڤ کردووە کەسێک کە چوو قەرەبوو نابێتەوە
ئەوەی چوو خوددا ڕەحمی پێ بکات و لێی خۆش بێت بەڵام ماڵ و پارە ئەوە ئێمە دروست ناکات بەڵکۆ ئێمەین ماڵ و پارە دروست دەکەین لە ناو مووسڵی کۆن هیچ کەسێک نییە زیانی پێ نەکەوت بێت خاڵۆژنم و کچەکەی کە ئازاد بووم دوای کاتژمێرێک پەیوەندیم بە کوڕی خاڵمەوە کرد وتی من ئازاد بووم بەڵام نەپەڕیومەتەوە و وتم بۆچی وتی دایکم و خوشکەکەم هیچیان لەبارەوە نازانم ئێمە پەنامان بۆ سوپا بردووە دوای مایۆ گوتی دایکم ماوە و لە هەولێرە بەڵام خوشکەکەم مردووە ئیتر نازانم چی ڕوویدا بوو تەقەی هەڕەمە چی بوو نازانم چی بوو گرنگ خوشکەکەم مردبوو پێیان وتبوو کە خوشکەکەت مردووە ليش؟ قال ما أعرف ضرب عشوائي قصف بس قال أختي ماتت شافوه يا جماعة قال أختي داعش بە ئایدۆلۆژیایەکی وێرانکەر و خەونی ڕەشی خۆیەوە نەیتوانی بۆ ماوەیەکی زۆر درێژە بە حکمی خۆی بدات بەڵام لەو ماوەیە کە مووسڵ و ناوچەکانی تری خستە ژێر چەپۆکی خۆی بە سەدان و هەزاران کارەسات و ماڵوێرانی لە دوای خۆی بەجێهێشتووە کە بوونەتە هەوێنی چیرۆکەکانی دوای جەنگ و بەردەوام دەبین لە جێرانەوەیان